ئەچینە لای تەوری سەرەکی بەرنامەکەمان زۆر کات ئاماژەمان بە ڕۆڵی گەنجانداوە لە هەر بارودۆخێکی خوازراوە و نەخوازراودا توانیانە ڕۆڵی خۆیان جەپەنجەی خۆیان بەدەربخەن. لە ئێستاشدا گەنجێک لە ڕێگای ستافێکی خۆبەخشانەوانێ ڕۆژنامەیەک دەرەکەن بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی. هەڵبەتە ئەو ڕۆژنامەی کە ئێستا من دەبەردەستمایە بەناوی ڕۆژنامەی بەڕستە کە ئەم ژمارە سفری بڵاوکراوەتەوە لە 23/1/2018. ئەم ڕۆژنامەیە وەکوە بینرێن کە بڵاوکراوەتەوە لەلایەن ئەم گەنجە خۆبەخشانەوانێ لە تەواوی زانکۆکانە بڵاو ئەکرێتەوە. بۆ وردەکاری زیاتر سەبارەت بە بڵاوکردنەوەی ئەم ڕۆژنامەیە وەکو ئاماژەمان پێدا هەم بە زمانی کوردی بڵاو ئەکرێتەوە لە هەمان کاتا بە زمانی ئینگلیزی بڵاو ئەکرێتەوە سەبارەت بە ناوەڕۆکی ئەم ڕۆژنامەیەوە ئەو ستافە خۆبەخشەی کار ئەکەن لەم ستافەدا میوانداری زۆر بەڕێز ئاران غەفوری سەرنووسەرمان کردووە بەر لەوێ بچینە لای بەڕێز کاگاران. ئەمە ڕۆژنامەکەیە کە بە ناوی بەڕستە کە بە 2 هەفتە جارێ بڵاو ئەکرێتەوانێ لەلایەن کۆمەڵە گەنجی خۆبەخشەوانێ و لە هەمان کاتا بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی. کاک ئاران بەخێر بیت بۆ پرۆگرامی ئێواری کورسات نیوز. سڵاو لێ و لە هەموو بینەرانی بەرنامەی ئێوارانی کورسات نیوز. زۆر سپاس بۆ بەڕێز ئاماژەمان بۆ دا کە لە ئێستادا کە بەڕێز وەکو گەنجێک هەوڵی ئەوەتان ناوە ڕۆژنامەیەک بە زمانی کوردی و ئینگلیزی دەربکەن و لە نێو زانکۆکانە بڵاوی بکەنەوە. سەرەتا ناوی بەڕستان هەڵبژاردووە ئەمە بۆ خۆی بێتە جێگەی پرسیار بۆ بڕست بوو بە ناونیشانی ڕۆژنامەکەتان و ئەم بیرۆکەیە چۆن دروست بوو لەلاتان و بە زمانی کوردی و ئینگلیزی بڵاوی بکەنەوە. ڕاست وەگاشکرا ئێوە هەموو بینەرانیش ئەزانن لە سەرجەم ناوەندە ئاکادمیەکاندا هەرچەند تەکنەلۆژیا پێشکەوتووە و لە ڕێگەی سمارتفۆن و کۆمپیوتەر کە هەیە خوێنراوی وەرەقەیان هاردکۆپی نەماوە زیاتر، بەڵام قورسایشی خۆی ئەبەخشێ بۆ ناوەندە ئاکادمی کە هەیە. ئێمە لەگەڵ چەند برادەریشی باشە کە نامێنایی یەک بە یەکیان بێنم بۆی کەسم بیر نەچێت و گلێمان نێتە سەردوایی. بیرمان لەوە کردەوە کە زانکۆکانی سلێمانی و ئەو دەستی کاری کە هەیە یان ئەو خوێنکارانی کە هەن لە زانکۆی سلێمانە بگرە ئەو مامۆستایانی کە هەن لە زانکۆکانە هیچی کەمتر نییە لە زانکۆکانی تر. پێمان باش بوو کە بڵاوکراوەیەک هەبێ لە زانکۆکانە و دوو ئامانجی سەرەکی هەیە ئەمزان دوو یان چەند ئامانجێکی سەرەکی، بەڵام دوو ئامانجە سەرەکیەکەی ئەوەیە کە یەکەم ئەم ناوەندە خوێنکار و مامۆستا وێنەکە تەواوەکەن. پێمان باش بوو کە پەیوەندیەک هەبێ لە نێوان خوێنکار و مامۆستایە بتوانن توانای خۆیان لەم بڵاوکراوەیە نیشانی خوێنەران بدەن و وێنەی گەورەتر هەیە کە هی هەموو زانکۆکان ینی پێویستە هەموو زانکۆکان پەیوەندیەکی پتە هەبێ لە بینیانە، پێویستە هەموو زانکۆکان کە پەیوەندیەک هەبێ بۆی بتوانین لەبەرەوەی ئەمە یەک ئاماژمانەیەک استراتیژمان هەیە و تواناکانیش من دەتوانای خۆمان ڕائبینین کە بتوانین لەو قەیران و بێزاری کە هەیە خاڵک بخێنە سەر. زۆر باشە. هەڵبەتە لە هەموو دەستپێکەکە یاخود لە هەر پرۆگرامێکە چەندین بیرۆکە یەت بە مشکی ئەو کەسانە یاخود ئەبێتە بەرنامە ڕێژێکی تەواو بۆ کارەکانیان. گرنگترین بیرۆکە کە لە لای ئێوە دروست بوو هەوڵتانە چ بابەتێک زیاتر یاخود چ زیاتر ئەمانەی کە لە نێو ئەم ڕۆژنامەیەدا هەیە بڵاوی بکەنەوە سەبارەت بۆی کە خزمەتێک بە خوێنکارانی ناوزانکۆ بکەن. هەر خوێنکارێک یان هەر مامۆستایەکە لەو مەجاالەی خۆیان خوێنێت شارەزایەک پێیاکات و مافی خۆیشێتی لەو مەجاالەی خۆیان پەرە بە توانەکانی خۆی باپەرەوە مافی دەرکەوتنی هەیە. ئێمە پێمان باش بوو و هەم خوێنکار هەم مامۆستاکان کە ئەو توانایی کە هەیەە بتوانن بیگەێنین بە یەکتری تا بەمەوە گفتوگۆ دروست بێ بزانین مشکلەکانمان چین و توانای یەکتری بزانین و بۆیە نایشمان ناوە بڕز بە معنای هێز و توانایەت. زانکۆکانی سلێمانی پێویستی زانکۆکانی کوردستان و سلێمانی ئێمە لە سلێمانی چکە لە زانکۆی سلێمانین زانکۆکان پێویستی بە بڕستێک هەبوو و ڕاستە قەیران هەیە، ڕاستە بارودۆخەکە ناخۆشە، بەڵام توانا و ئامانجەکانی ئێمە گەورەترن لەو قەیرانانە. قەناعەتێکیشمان بەوە هەیە کە بتوانین بەسەر ئەو قەیرانانە ئازاڵ بین و بڕستێکیش ببەخشینەوە بە زانکۆکان. زۆر باشە. کاگاران ئەگەر باس لە ناوەڕۆکی ڕۆژنامەکە بکەین ئەو بابەتانی یاخود ئەو وتارانی کە لە ناو ڕۆژنامەکە بڵاوەکرێتەوە پەیوەستە بە چ بابەتێکەوە ئایا تەنها بە خودی زانکۆکانەوە ئەو بابەتانی کە لە ناو زانکۆکانە هەیە یاخود گشتگیرە و تەواوی بابەتەکانی بەسەر کردو؟ ئەتوانین هەردوو دیوەکەیەتی هەم بێگومان زانکۆکان مشکلیتی توانین قسەکەم و کورتەکانی زانکۆکان بکەین و قسە لەسەر ئەمە سەکوی خوێنکار و مامۆستایە. خوێنکار و مامۆستا ئەیانەوێت چی بڵێن ئەوەی تا بڵاوەکرێتەوە و وەکو پێشتریش لە پرسیاری پێشتری شاوەتم
هەشت خوێنکار و مامۆستاک شارەزایکی لە بوارێکی خۆی ئەتوانێت لە بوارەکەی خۆیان ئەوەی کە بە پێویست ێزانە بینوسێت و بڵاو کەواتە دیاریکراو نیە ئەو کەسانی کە لەم ڕۆژنامەیە وتاری خۆیان بابەتەکانی خۆیان بڵاوەکەنەوە لەگەڵ گۆڕینی ژمارەکانە هەر کەسێک کە توانایەکی باشی هەبێ بۆ نووسینی وتارێک دەتوانێت بڵاوی بکات. ئەتوانین بڵین یەکێک لە جیاوازەکانی ئێمە لەگەڵ بڵاوکراوەکانی ترا ئەوەیە نەخۆمان لە قاڵب یاوە نەخۆرغی چەند زانکۆیەکە نەخۆرغی چەند برادێکە نەخۆرغی چینێکە نەمامۆستان نەخوێنکار ئیشەکانمان پێکەوەیە چکە قەناعەتمان بەوە هەیە کە بە ئیشی پێکەوەیی ئەتوانین ئەم وڵاتە هەنگاویشتر بڕاتە پێشەوە. زۆر باشە هەڵبەتە ئاماژەت بەوەدا کە خۆبەخشانە کارەکانتان ڕائەپەڕێنن کەمە جێگەی دەستخۆشی و دڵخۆشی ئەوەی کە ئەبێتە جێگەی پرسیار و جێگەی سەرنج بە زمانی ئینگلیزی هەڵبەتە بێمە توانایکی زۆر باشە بێ لە نووسینە لە بڵاوکراوەیە ئەمە چۆن هەوڵتانەوە زمانی ئینگلیزی لە پاڵ زمانی کوردیدا لە ڕۆژنامەیەکی بەو شێوێدا بتوانن کاری لەسەر بکەن و چاپی بکەن و بخەنە بەردەست خوێندکاران. ئاشکرایە بۆ هەموو ئینسانێک کە زانینی زمانێکی تر و شارەزابوون لە زمانێکی ترە چەنەها دەرگاکە بەڕووی ئەودا چ جای ئەوەی کە تۆ خوێنکار بیت یان مامۆستابی لە ناوەندیشی ئەکادمیە ئێمە لە تێگەیشتنمان بۆ گرنگجی بۆ زمانی ئینگلیزی ئەوەمان هەڵبژار کە بە کوردی بە ئینگلیزی بێ ئەوەی جێ خۆشحاڵیە بەلای ئێمەوە کە دەنگدانەوەی هەبوو لە ڕێگەی ئەوی لاقاتە شخصیانەی کە هەیە خوێنکارانی زانکۆکان هەیەە هەر لە ژماری یەکە کە هەشتی دوو بڵاو بۆتەوە شەشی دوو بڵاو بۆتەوە وتاری تیا لە ئیسپانیاوە نووسراوە بۆمان هاتووە وتاریتیان نووسراوە لە یەمەنەوە بۆمان هاتووە و چەنەها شوێنی تریش لە نووسەرانەی کە ببوورە ڕێزان ئەو نووسەرانەی کە لە دەروی وڵاتەوە باسلەوەکی لە ئیسپانیا و لە وڵاتەکانی ترەوە ئەنووسن ئایا کوردن دانیشتوی ئەو وڵاتانان یاخود کەسانی بیانین و ڕۆژنامە نووسی بیانین و بەشداریەکەن لە ئەم ڕۆژنامەی بەڕێستان ئەو تاریکە لە ئیسپانیاوە نووسراوە خاتونێکە بۆ مای 6 مانگ لە کوردستان بووە باسی ئەزمون و بەرێکەوتنی خۆیەکە لە کوردستان خەڵکی کەتەلۆنیا خەڵکی کوردستان نییە و ئەوەی کە لە ئێمەنیش نووسراوە هەر بە هەمان شێوە خەڵکیوێ بەڵام بە پێچانەوە شەومانە بۆ نمونە خوێنکارێکی بەڕێزمان هەبوو لەگەڵ کۆمەڵێک گەنج لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە سەردانی لای دەلای لامایان کردووە و کوردستانی دەلای لامان ناساندووە و ئاڵای کوردستانی پێبەخشیوە و یەکێک لە وتارەکان ئەوەیە باسی سەردانی خۆیەکە بۆ لای دەلای لاما و ناساندنی کوردستان بە دەلای لاما. زۆر باشە ئەو بابەتانە هەڵبەتە کە لە ڕێگای فیلترەوە دواتر هەڵ ئەبژێرێت ئەو کەسانی کە بیانین هەڵبەتە پێشتر مەرجتان داناوە چ بابەتە زیاتر بڵاو بکرێتەوانێ یاخود ئازادتان کردوون لە بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانیانە بابەتەکانیانە ئەوانەی لە ناو هەرێمی کوردستانن و ئەوانەی کە لە دەریشەوەی هەرێمی کوردستانن ئەمە چۆن مەرجدار یا خستنوردارکردنی کە بڵێ هەر بابەتێکمان هەبێت کە خزمەت کا بەو ناوەندە ئەکادمیەکان وە لە کۆتاییدا خزمەت کا بە کوردستان لە ئێمە هێڵی سووری لەسەر نییە وەکو پێم وتن پێشتر چکە خۆمان ناوە لە قاڵبی لە ئایدۆلۆژیەکەیان لە بیر و باوەڕێکە ئەمە پێمان وایە بە ئیشی پێکەوەی پێشەکەوین مەبەست ڕنگدانەوەشی هەیە لە بڵاوکراوەکەی بەڵێ ئەم هەموو هەنگیە لەگەڵ کەسانی دەروە چۆن دروستە بێت زۆر کاتێ ئەماژە بەوە دەدرێت ناساندنی هەرێمی کوردستان ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ دەرەوە و بە تایبەتی بەشداریکردن وە بڵاوکراوەی تەوەرێک یاخود بابەتێک لەلایەن کەسانی بیانی ئەم هەمانگە چۆن دروست بووە. تۆڕە کۆمەڵاتەکان زۆر یارمەتی دەرمان بوون کە لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە ڕامانگەیاندووە کە بڵاوکراوەیەکمان هەیە لە ناو زانکۆی سلێمانەوە تعریفی بڵاوکراوەکەمان کردووە سیاسەتی بڵاوکراوەکەمان ڕوون کردوێتەوە پرسیاریان کردووە کە ئایا ئێمەش ئەتوانین بنووسین یان تەنها بۆ کەسانێکە کە لە وڵاتەکەیا بن یان لە ناوەندە ئەکادمیەکەیا بن ئێمە وەڵامان یاونەتەوە کە ئازادە و ئێوە توانن هەرچێکتان هەیە کە بزانین پەیوەندیەکی هەیە خاڵێکی پەیوەندی هەیە بە وڵاتەکەەوە یان بە ناوەندە ئەکادمیەکەەوە خاڵێکی پەیوەندی هەبێ وتوان نووسین خۆتیان تیا بڵاوکەنەوە خۆشبەختانە کە دەنگدانەوە و پێشوازێکی گەورەی هەبووە لە دەریشەوە. بەڵێ هەلبەتە هەر بەو بابەتانەی کە ئاماژەت پێدا لە ئێستادا ئەمە لە کاتی پشوەکانیشە هەر ئەم ڕۆژنامەیە بەردەوامی ئەبێت بۆ خوێندکاران و ئەو بەرنامە تەواتی کە داتاناوە لە کاتی یادەبوونەکانە ئەمانە چۆن توانیوتانە هاوبەش بن لە کاتی نووسینەکانە لە کاتی هەر بارودۆخێکی خوازرا و نەخوازراوتە کە بەسەر مامۆستا و خوێندکارانی زانکۆدا بێ بیکەنە بابەت و تەوەر لەنێ ئەم ڕۆژنامەدا بڵاوکەنەوە. ڕاست بۆ دوو بەش بوو پرسیارەکە بۆ بەشی یەکەم وەک هەمومان نەزانین لە زانکۆکانە لە کاتی پشوەکانە دەوام نییە و ئێمە بۆ خوێندکار و مامۆستاشی دەرەکەن ئەگەری زۆرە کە بووەسە لەو کاتەیە بۆ قسەکردن لەسەر خەلەلەکانی ناوزانکۆ تێسا بۆ منە بابەتێکی راپۆرتێکی تایە باسی وازێنانی خوێندکارەکە لە زانکۆکان بە بۆنەی
ئەو قەیرانەوەی کە هەیە بەس مەبەست لای ئێمە ئەوەیە ئێمە ئیش لەسەر ڕووخان ناکەین ئەمە پێمان وایە ئەوانی کە هەمانە هەمووی ناشرین نین توانە ناکرێ خود ئەمە چەند بابەتێکی زۆر گرنگە کە بڵاو بۆ تۆ لە نێو ئەم ڕۆژنامەیەدا کە لێستا لە بەردەستی ئێمەیە و ژمارە یەکەتی کە لە 6 دووە بڵاو بۆتەوانێ و لە هەمان کاتە لەمەدا باز لە توانای هەنێک لەو خانمان نەشەکرێکە چۆن توانەکانی خۆیان بە دەرپەن ئەمە بە بەستان لەوە چییە کە لە ئێستادا نووسرا وەستاماریا کاری چاکردنەوەی ئۆتۆمبیلەکە ئەمانە چۆن هەوڵتانەوە بۆچی مەبەستان چییە توانەکانی خانمان لە نێو ئەم ڕۆژنامەیەدا جارێکی کە بڵاوکەنەوەی و لە هەمان کاتە ببێتە هۆکارێ بۆ ناساندنی ئەو کەسایەتیانە لە هەردوو ژمارەکە بەش جۆرێک لەو ئیشکردنیتیە راپۆرتێکەکرێت لەسەر ئەو خوێندکارانەی کە خاوەنی ئیشی خۆیان کاتوان لەسەر پێی خۆیان بۆستن بۆ تەشجیعکردنیەکە بۆ ئەو کەسە ئەو خوێندکارانی تر کە هەن لە ناو زانکۆیە تەشجیع بکرێن بۆ ئیشکردن و بۆ ئەوەی بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن و تەنها ئیشەکەش ئەوەن بەس جاری بۆ لە ژماری یەکەمە بۆ نمونەهێنی خاتونێکی تایە لە ژماری پێشووترا هینی دوو خوێندکاری کوڕی تایە کە جگەلەوەی لە کۆلێژی وەرزشی خوێندکارن لە دوای دەوام ئیشی چاچێتیەکە بە شانازیشەوە باسان کە بڵاو ئەکەنەوانێ و مەبەستیشتان زیاتر لە بڵاوکردنەوەی ئەمە چییە بۆ نمونە یعنی ئەمە بێتە بڕستێک کە بۆ خۆی بەڕستەڵی لە خۆیانە و لامان کاتە هەنێک کەسیشێ ڕەنگە خوێندکار بێ زۆر هەیە کار هەیە ڕەنگە بۆ خۆی ببێتە شەرمێک نەتوانێت باسی بکە ئەم ڕۆژنامەیە چەند ئەبێتە تێکشکاندنی ئەو شەرمانە کە بتوانرێت گەنجێ هەر کارێ بکە لە ئێستادا کارێکی پیرۆز یەکێک لە هەدەفەکانەوە وەکوتم لە ژماری سفراتایەتی دوو خوێندکاریتیایە لە کۆلێژی وەرزشی خوێندکارن دوو خوێندکاری سەرکەوتون و ئیشی چایەچێتیشەکەن و بە شانازیشەوە باسییان کردو ئەمە بە تێکشکاندنێک کرد لەبەرەوەی ئیشکردن لەگەڵ خوێندنان لە هەموو وڵاتێک هەبووە و عیبە نیە و شەرم نییە و تەشجیعکردنی خوێندکارانە کە نە عیبێ لای ئەمان و نەشتێکشن بڵین ناتوانم بیکەم هەردووچی ئەکرێ و ئەو تا دوی خوێندکاریتیا سێ خوێندکاریتیا هەر سێکان سەرکەوتون لە بوارەکانی خۆیانە و هەم لە خوێندەکە هەم لە ئیشکردنەکانیشیان زۆر باشە کاگەران لە ئەگەر باس لە بڵاوکردنەوەی ڕۆژنامەکە بکەین ئەو زانکۆیانی کە ڕۆژنامەکەی لێ بڵاوکرێتەوە تەنها لە سنووری پارێزگای سلێمانیا یاخود چۆتە دەرەوەی پارێزگای سلێمانی کام زانکۆیانن کە ئەم ڕۆژنامەی بەردەستەتیانە لە بۆ ئەم دوو ژمارەیە زۆربەی زانکۆکانی سلێمانی و هەڵەبجێ گرتوێتەوە ڕەنگە ببوونین نەبوونی ئیمکانیاتیان کەمی ژمارەکان کە گەمی تیراژەکان کە هەیە نەمانتوانێت بۆ دەرەوەی بنێرین بەڵام نایشارمەوە گلەیشمان لەکەن زانکۆکانی تر هەموو هەوڵ و توانای خۆمان نەخێنە گەڕ کە هەموو سنوورەکان تێپەڕێن چکە نامانەوە نە لە زانکۆیەکە و نە لە چینێکە و نە لە شارێکە قەتیزی بکەین کاتەوە گلەیانە چۆن ناهێڵن با بڵێن لە ئێستادا باز لەو ئەکرێەوە مافی خۆشانە زانکۆکانی تری هەرێمی کوردستان بێبەش نەبن لەم ڕۆژنامەیەدا ڕەنگەمە پێویستی بە بودجێکی تایبەت هەبێ و لە هەمان کاتا پێویستی بە ستافی تر هەبێ پێویستی بە بابەتی زۆر گرنگ هەبێ ئەمانە چۆن هەوڵتانەوە بە تایبەتی بودجێ لە ئێستادا زۆر گرنگە بۆ دەرکردنی ڕۆژنامەیەکی لەو شێوەیە ئەوەی جێ دڵخۆشیە کە ئیشەکان خۆبەخشیە ئەنی بۆ نمونە بڵاوکردنەوەی ئیشەکان خۆبەخشیە و ئەوانەی ئەو ئیشانەی کە بۆ نمونە پێویستی بە پارەیە بکرێت ئەگەر نەشم ئەوەش نەبێ بڵێ ئەوان بە خۆبەخشی بکەن زۆر هاوکاریمانەکەن جێ دڵخۆشیە بۆ ئێستا نا بەڵام بۆ کاتی خۆی ئەگەر پێویستی کرد ناوی یەک بەیەکیەوەانە ئەتوانین بڵاویکەنەوە ئەگەر خۆیان پێیان خۆش بێت دیارە بۆ ئێستا ڕەنگە پێیان خۆش نەبێ بۆ ئەوەی بۆ چەند ستافێکی تر دروست بکەین بەڵە فعلەن پێویستمان بۆیە لە هەر زانکۆیەکە چەند ستافێکە بێ بۆ نمونە شەوێک پێشەوە کە ئەگات بەدەستی ئەمە بڵاوکراوەکە بگات بەدەستی ئەو ستافانە بۆی سبێنێ بەیەکەوە لە زانکۆکانە بڵاو بێتەوە ڕەنگە پێویستمان بە تەشکیلکردنی ئەو ستافانە هەبێت لە هەموو زانکۆکانە لە زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە خۆشبەختانە مشکلەمان نییە لەبەرەوەی لێرەوە بڵاو بێتەوە بەڵام بۆ زانکۆکانی دەرەوەی سلێمانی و هەڵەبجە بۆ شارەکانی هەولێر و دوهۆک و کۆی ئەو زانکۆیانە ترکە هەن هەوڵین ستافی تر دروست بکەین و بۆ ئەوەی وەکو ئێرە بڵاوکرا هیچان کەمتر نییە لە ئێمە زۆر باشە کاروباری چاپ و چاپخانە چۆنا هەیە کێ بۆتان چاپەکەەوە چەند عەدەدی لێ چاپەکرێت 1500 دانەی لێ چاپ کراوە ڕاستە کەمە بەڵام ئەوەی جێ خۆشبەختی چاپخانەکە بەبێ بەرامبەر بۆمانەکە بۆ کاتی خۆی ناوی ئەوی شوێنی نامەوێت بێ بەڕکلام بەڵام هەوڵین ئەوەش زیاد بکەین چکەگەر بمانێستا بۆ 2500 ڕەنگەگەر بمانەیە ببینە دەرەوەی سلێمانی و هەڵەبجە و زانکۆکان بەڵێ بەتەشی بۆ هەولێر بۆ هەر شوێنێک کە پێویست بکە بمانەی بینەرین ڕەنگە پێویستکە ئەم
تیراژە زیاد بکەواتە هەموو هەوڵێکی خۆمانی نەگەر ئەوان هاوکاری ما بکەن. زۆر باش. ئەمە لە ئێستادا کە لە زانکۆ سلێمانیدا و بڵاو ئەبێتوانێ ئەتانوێت لە ئێستادا ئەو کارێک کە لەسەری ئەکەن زیاترینیان تشک بخەنە سەر چ بابەتێک و چلانێک ڕاستە لە سەرەتا ئاماژە و بۆدا کا بتوانین بەڕەهانە هەموو بابەتەکان بڵاو بێتەوە بەڵام ئەو بابەتانشکا بتوانێت خزمەتێ بکە بە چینی خوێندکاران ئێوە بۆ خۆتان کە بەپێ ئەم بیرۆکەی داتانە ڕۆژنامەیەکی لەو شێوەیە بڵاو بکەنەوانێ زیاتر چلانێک هەوڵ ئەدەن کاری لەسەر بکەن. پێمان وایە لەم ناوەندە ئاکادمیەیە دوو چینی زۆر گرنگی تایە مامۆستا و خوێندکار وێنەکە تەواوەکەن وەک وتم لینکێک دروستەکەین لە بینی ئەم دوو چینەیە چکە پێمان وایە پێکەوە ئەتوانیشی گەورە بکەین ئەمانەیە پەیوەندیشی هاوڕێیانە دروست بکەین ڕەنگە وە کۆمەڵێک وێنەیتر هەبوو بۆ ناو زانکۆ پێشتر ئێمە ئەمانەوەی ئەو وێنە ناشرینە ڕاست بکەینەوە کە ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە لە ناو ناوەندەکەیان و هەستی پێکەین و ئەوەیە ئەو پەیوەندیە دروست بکرێت لە نێوان مامۆستاکاندا مەجموعەیە هەڵە تێگەیشتن هەیە بۆ زانکۆ بۆ ئەو ناوەندە ئاکادمیانە ئەو تێگەشتنە ڕاست بکرێتەوە وەکو وتم ئیشی بە گروپیش سەرکەوتوتر ئەبێت چکە لە هەموو دنیاە لە زۆر بابەتی سیاسیشا لە دەرەوە قسەی یەکلاکەرەوە لە کۆتاییە زانکۆکانێکن لەبەر ئەوەی ناوەندی توێژینەوەی ئەکادمی و علمین ئەمانەوێ ئەو ڕێزە بۆ ئەم دامەزراوانە بگێڕینەوە و وەگوتیشم بڕستێ و بەخشینەوە بە زانکۆکان و لە کۆتاییە بە کوردستانی زۆر باشە باسی لەوگە کە لەلایەن خوێندکارانەوە ئەم ڕۆژنامەیە کاگاران دروست دەکرێت و تیا نووسرێت و بڵاوەکرێتەوە پلانێکی پێشوەختە هەیە یاخود بیرتان بگورە بیرتان لەوە کردوتەوانێت لە دوای دەرچوونی ئێوە وەکو نووسەر و سەر نووسەرانی ئەم ڕۆژنامێ وەکو ئامادەکاری ئەم ڕۆژنامەیە کێ ئەم ڕۆژنامێ بگرێتە دەست وەکو ئەبینین کە ڕابردوویەک هەیە چەنەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە چەنەها پەیجی باش هەیە کە زۆر چالاک بوون زۆر ئەکتیو بوون لەلایەن چەند خوێندکارێکەوە بەڕێوە بران بەڵام ئێستا دەرچوون و لەناو زانکۆیان نەماون ڕوانامەیان بەدەستێنەوە و پەیجەکان پاک خراوە بەڵام ئەمە وەکو بڵاوکراوەیەک وەکو نووسراوێک کە ڕۆژنامەیە کە بیرتان لەوە کردوتەوە لە دوای دەرچوونی ئەم کۆمەڵە خوێندکارە چێ ئەم ڕۆژنامەیە بگرێتە دەست و بەڕێوەی بەرێ ئێمە ئەو خۆمان کەمترە لەبەرەوەی بۆ نمونە من کە لە قۆناغی دووم مجموعەیە برادر هەیە لە قۆناغی یەکن مجموعەی هاوڕێ هەیە لە قۆناغی پێش بنن و بۆ قۆناغەکانی دریش بە هەمان شێوە و ئەو توانە و تاقەی کە لە ئێمە هەیە بێگومان بەس ڕێژێکی زیاتریش لەوانە هەیە بۆیە خەممان نییە لەوەی لە دوای ئەمە ئەگەر پێویست کا بارودۆخەکە پەشی ناکەوێت و ئەو خۆناغانەی کە لە دوای ئێمەوە کەواتە لە هەوڵان بەردەوام کادری تازەتر لە قۆناغەکانی تری زانکۆیان بهێنە ناو بەتەکید ئەگەر سەیریش بکرێ زۆر نووسین و نووسری دووباریتیانە و یان راپۆرتی دووباریتیانە مامۆستا خوێندکاریش لە بڵاوکراوەکە لە هەردوو ژمارەکە بە جیاواز نووسیویانە زۆر باشە هەمیشە باز لە هەوڵەکانی خوێندکاران کراوە لە هەموو قۆناغەکانە بە تایبەتی باز لە زانکۆکان کراوە باز لەو بارودۆخ و قەیرانە ئەکرێت کە لە ئێستادا بەرەو کێرەمی گورستانی گرتوتەوە زۆر کاتەیە لەن خوێندکاران لە زانکۆکانە چەندین هەڵمەتی جۆرا و جۆر و لە هەماکاتە چەندین کەمپینی جۆرا و جۆریان بەنجام گەیاندووە سەبارەت بە خوێندکارانی کە نەیانتوانیوە درێژە بە خوێندن بدەن یاخود هەر بارودۆخێکی تر تا چەند ئەتوانیوتانە یاخود چەند لە بیرۆکەتانە بتوانن ئەو بابەتانەش جارێکی کا بخەنێنێ و ئەم ڕۆژنامەیەوانێ لە ماوەی ڕابردوودا باز لەوە کراکە با بڵێن خوێندکارانی زانکۆی سلێمانی تەنانەت نەک بە تەنها بۆ نێو خوێندکارەکان بۆ چەندین کاری تریش کەمپینی جۆرە و جۆریان ساز کردو ئەمانە چۆن هەوڵ ئەدەن لە نێو ئەم ڕۆژنامەیەدا وەکو ئاگادارکردنەوەک وەکو بەشێک لە پرۆژە و چالاکیەکانی خوێندکارانی زانکۆ بە بێجیاوازی بەڵاو بکرێتەوە هەموو جارە لەگەڵ ئەو هاوڕێیانەیە کە دانیشین هەم لە خوێندکاران هەم مامۆستاکان هەمومان نەزانین کە قەیران هەیە لە کوردستانە کە بارودۆخەکە ئەوەیە کە هەمومان نەیزانین بەڵام بیر لەوەکەنەوەی دوایان قەیرانانە چی بکەین ناکەێت دەسەوەستان دانیشی بە بۆنێ قەیرانانەوە خۆشببختانە ئەو قەیرانانە کە هەیە ناڵم کاریگەری نەکردوسەرمان بەڵام کارێکی وای نەکردو سەرمان کە ئیشەکە بە ئێمە ڕابگرێت وە خوێندکارانی زانکۆکانیش بەعام لە هەموو کوردستانیشە هیچ کات بێدەنگ نەبوون لە ئاست ئەو قەیرانانەی کە هەیە لە ئاست ئەو هاوکارانەی ترکە ئەکرێت بۆ نمونە من بیرمە پێشتر بۆ لێ قۆماوانی بوومەدەرزەکەی پێشوو هاوکاری کۆکرایە بۆ برایانمان لە کۆبانی بۆ نمونە بۆ خوێندکارانی ژەناو خۆیانە هاوکاری کۆکراوەتەوە بێگومان چالاشەکانیان بڵاوکێت و هەر چالاکی تریش خزمەت بە زانکۆ بکە بە کوردستان بکە لەو بڵاوکراوەیە بڵاوکێت دەبەری بڵاوکراوی چەند کەسێک نییە ماهینی هەموو ئەو کەسانەی کە لەم ناوەندانیان هەم بە مامۆساوە هەم بە خوێندکارەوە بەڵێ ئەمەی لەم ڕۆژنامەیەدا لێسەدا با بڵێن
سەرنجی منی ڕاکێشاکە بڵاوکردنەوەی گۆشەیەکە لەلایەن بەڕێستەوانێ و لە هەمان کاتە بە زمانی ئینگلیزی ئەمە هەروەرگەڕاوتە سەر زمانی ئینگلیزی یاخود بابەتەکان زۆر جیاوازترن کە بە زمانی ئینگلیزی بڵاو ئەکرێتەوە لامان کاتە وەکو بینیم بە زمانی کوردیش بوونی هەیە تەنها وتارەکە بە کوردی بە ئینگلیزی نووسرا بچکە ژماری سفرە باسی سیاسەتی ئیشکردنی بڵاوکراوەکە یەکرد پێویست بوو بە هەردوو زمانەکە هەبێ چکە ڕەنگە چەند کەسێک لە ژمارەکانی ترتانە بەو شێوەیە نابێت یا چۆن هەر لەو ژمارەیەشە تەنها ئەو بابەتێتی ئاژنە بابەتەکان تر هەمووی جیاوازە چکە زۆر بابەت هەیە قسەی لەسەر بکەین زۆر بابەت هەیە پێویستمان بۆ نیە بابەت تەرجمە بکەین تەنها ئەو بابەتە چکە باسی سیاسەتی ئیشکردنی بڵاوکراوەکەکە بۆی وەک بڵاوکراوەکانی پێشووتر یان بڵاوکراوی شوێنەکانی تر لێ تێ نەگەن کە ئەمە مۆنۆپۆلی چەند کەسێکە وەکو ناساندنێکی ڕۆژنامەکە چۆنێتی ئیشکردنی بڵاوکراوەکەیە بۆیە بە هەردوو زمانەکەی زۆر باشە ئەگە بگەڕێمەوەنە بۆ پرسیارێکی زۆر سەرەتایی کاگاران چۆن بیرتان لەوە کردەوە کە لە ڕێگەی چاپکردنەوە ڕۆژنامەیەک بڵاو بکەنەوە کە ئێستا سەردەمی تەکنەلۆژیایەوە هەموو کەسێ لە ڕێگای تەلەفۆنەکەیەوە لە ڕێگای مۆبایلە زیرەکەکەیەوە بەبەردەوامی ئەخوێنێتەوە تەنانەت دوای لاتۆ کە کتێبێکی کە قەبارێکی زۆر گەورەشی هەیە ئەخرێتە ناو مۆبایلە و لە مۆبایل و ئەخوێنێتەوە ئێوە چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ هات کە لە تەکنەلۆژیا بێنە دەرەوە لە ڕێگەی چاپەوە ئەم ڕۆژنامێ بڵاوکەن لە هەموو زانکۆکانی دنیاە کە زۆر پێشکەوتوشن و زانستی جیهان زانست بە جیانە بەخشن ڕاستە زانستەکە زۆر پێشکەوتووە بەڵام بڵاوکراوەی وەک بڵێ هارد کۆپیان بوون لەسەر وەرەق هەر هەیە هەر ماوە لەبەرەوەی قوتسیەت و ڕێزێکی خۆی هەیە و لە ڕووی مانیات بە زانستیش سەلمانوێتیەوە ئەوەنەی کە لە ڕێگەی سمارتفۆنێکەوەیان کۆمپیوتەرەوە شتێکی خوێنیتەوە وا خۆشترە بۆ هەم بۆ کەسەکە خۆی هەم بۆ تێگەشتن و لە دەستنەدانی تەرکیزی بە هارد کۆپی خۆشترە لە بەردەستا بێ و باشترەوە باشتر پەیامەکەت پێگا و ئێمەش لەبەرەوە بیرمان لەوە کردەوە پێم وایە نەجاحەتیشینەوە هەر لە ژیانی ڕۆژانی خۆشمانە خوێنکارەکان ئەوەنەی کە بۆ نمونە سۆرسێکمان بە PDF بۆیێت یەکسەر بۆ بەیانی هەر لە بەشەکەی خۆمانە یەکسەر چاپیەکەن بۆی بە هارد کۆپی لە بەردەممانە بچکە تعاملکردن لەگەڵ یا خۆشترە زۆر باشە ئاماژت بۆدا کە لێستادا ستافەکەتان کە سەرپەرشتی ئەم ڕۆژنامەیەکەوە 2 هەفتە جارێکیش بڵاو ئەبێتوانێ تا ئێستا کە دوو ژماری بڵاو بۆتەوانە بۆتە هۆکارێکە ستافی تر بێتە نێو با بڵێن ئەم گروپەتانەوە و لە هەمان کاتیشە ئەم 2 هەفتە جارە مەبەستی خۆتان بۆ کە بە 2 هەفتە جارێ بڵاو بێتەوە یاخود لە بەرنامەتانە هەیە ئەم 2 هەفتە جارە یاخود کەمتری کەنەوە یاخود زیاتری بکەن خۆشبەختانە ڕۆژانە پەیوەندیمان پێواکرێ ڕۆژانە ئەنی کەم ڕۆژەیە دوو کە سێ کە زیاتر پەیوەندی نەکات تەنها بە خۆمەوە زۆر جێ دڵخۆشیە بۆ من لەبەرەوەی حەزمە کرد کە سەکۆیەک هەبێ هەم مامۆستا هەم خوێنکار بتوانێت ئەوەی ئەوێت تایە بڵێ کە خزمەت کا بە بارودۆخەکە بۆ ئەوەی 2 هەفتە جارێکیشە لە ئێستاە ئیمکانیەتەکە وا ئیجابەکە کە 2 هەفتە جارێک بێ بێگومان ئەگەر ستافەکە گەورەتر بێ ئەگەر ئیمکانەتەکە زیاتر بێ هەر چەندێک پێویست بکەوە بڵاوێکینەوە بەڵێ لە ئێستادا پرۆژەی ئایندەتان و لە هەمان کاتا بەردەوامیدانتان زیاتر بە ڕۆژنامەیەکی لەم شێوەیە چ بیرۆکەیەکی ترتان هەیە و تا چەند لە ئێستادا لە ڕێگەی بڵاوکردنەوەی بابەتەکانەوە هەوڵ ئەدەن درێژە بم ڕۆژنامەیە بدەن کە لە ئێستادا جێگەی دڵخۆشی و لە ساڵی 2010دا بڵاو بۆتەوە کە دوو ژمارە سە لە بەردەست خۆکارە هەوڵی تەواوین کە بە سەرجەم وەکوتن بە سەرجەم سانکۆکانی سەرجەم شارەکانی کوردستانە بڵاو بێتەوە تاک بە تاشی ئەندامەکان لە ناوەندە ئەکادمیەکانی کوردستانە ئەم بڵاوکراوەیان بەرچاو بکەوێت و هەچ کەسێکیش پێی خۆش بێ کە بۆ بیرۆکەش هەچ کەسێک بیرۆکەی شەوێ بۆ گۆڕانکاری لە بڵاوکراوەکەیە ئێمە لی وەرەگرین و هەلبەتە لە لای ئیمێڵی تایبەتی خۆتان بێگومان هەردووکی لەسەر هەردوو ژمارەکە ئیمێڵ و ناوی پیجەکەشێ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکە زۆر باشە سوپاس بۆ بەڕێزێ و بە هیوای سەرکەوتن بۆ هیواینکە پەرەی زیاتر بەم بابەتانە بدرێ و زیاتر بتوانن خزمەت بە خۆتان وەک خوێندکارانی زانکۆ بە سەرجەمچین و توێژەکان بکەن لە کۆمەڵگایە دووبارە سوپاس بۆ ئامادەبوونە بەڕێز ئاران غەفور سەرنووسەری ڕۆژنامە بە هیوای سەرکەوتن بۆ مێدی سەرکەوتن دووبارە بەخێر بێت.